سڵاتە لە بێڕێیان لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانم قۆڕی بە ئەوەی مەکردنەوە هیچ ڤایرۆسی ناگەڕێنەوە ئەو ئامۆزایەکی قەرپتەبی ئەوەیە ناگەڕێت ڤیدیۆ تەسویرکەی ئەتخوا فیفا گەمەیە زۆر عیبە فیفا پێ برێ لا عیبە ئەسڵان فیفا نیە ئەسڵان PS سڵاتان لە بێڕێیان ژیرتان لەگەڵەوە لە بەرنامەیەکی نوێی سفر یەک ژیری بایەکە دەست بە هەواڵەکان بکەن یەکەم بابەتیش دەمەوێت باسی بکەم باسی چۆنێتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بکەین بە شێوەیەکی ڕاست ڕووداوە ڕاستەقینەکە چۆن بووە چۆن بڵاو بووە ئەو زانیاریە لێم بەدەستم کەتیە لە چەند ماڵپەرێک بەدەستم کەت یەک لە ماڵپەرەکان ناوی ڤۆکسە و یەک لە ماڵپەرەکانی CNN کە بڵاوی کردیتەوە بێگومان 100% نییە پێشبینیەکی دروستە زۆر خەڵک دەڵێن ئەمریکا بڵاوی کردەوە زۆر خەڵک دەڵێن سین بڵاو بیتەوە زۆر خەڵک دەڵێن ئێران بڵاوی کردەوە زۆر خەڵک دەڵێن ئیسرائیل بڵاوی کردەوە بەڵام هیچیان وانە چۆن ڕووداوەکە دەستی پێ کرد لە شاری ووهانی سین مارکێتێکەیە یاخود بازارێک هەیە بە ناوی وێد مارکێت یاخود بازاری تار لەو مارکێتە یاخود ئەو بازاڕەی ئەوەی خوا پێی ناخۆشە لەو مارکێتی دەفرۆشرێ و سەر دەبڕێەوە دەخورێ شەمشەمەکۆرە دەخورێ مێرو لە خۆر دەخورێ پڵنگ دەخورێ شێر دەخورێ گۆشتی تیمساحی لێە گۆشتی فیلی لێە گۆشتی ماری لێە گۆشتی قالۆسی لێ گۆشت مێشو مەگەزی لێ هەرچی خوا پێی ناخۆشە لەو دنیای کە خوا حرامی کردیا لەو مارکێتی دەفرۆشرێ کڕیاری سەرەکی ئەو مارکێتی خەڵکی تەبیعی نەس و خەڵکی تەبیعی و پارەیان نییە بتوانن ئەو جۆرە خواردنانە بخۆن بەڵکو دەوڵەمەندەکانی سینە دەوڵەمەندەکانی سینی شوێنە ئەو کەسانە کە خاوەن کۆمپانیانە یاخود لە فەرمانگە حکومەکان کار دەکەن واتە حکوومەت بەخۆی بەرپرسە لە دروستبوون و لە بەردەوامبوونی بە ئەو بازاڕێک کە شتین سیر و سەمەری تێدا دەفرۆشرێ لە مانجی 11 2019 کە زیاتر لە 5 کەس بۆ 6 کەس لەو شارەی نزیک ئەو مارکێتی نەخۆش دەکەوە تایان بەرز دەبتەوە تووشێن ئاساسیشتی دەبن کە دەڵێنەوە جۆرە ڤایرۆسێکی نوێ دواتر لە مانجی 12 نزیکی دەڕوا لە بۆ 1500 کەس لە شاری ووهان لە نزیک ئەو مارکێتی تووشی ئەو نوع ڤایرۆسی دەبن ناوەکی بۆ دادنێن دەڵێن ئەوە ناوی ڤایرۆسی کۆڕۆنایە بە پیشاندانی سکیۆریتی کامیرەوە بەبۆی لێکۆڵینەوەی زیاتر حکوومەتی سین بۆ بە دیار کردکەوە لەو مارکێتی کابرایەک شەمشەمە کۆرەی کڕیا و مێرو لە خۆرەی کڕیا هەردووچیان توشببووی ئەو ڤایرۆسینە کە پێ دەوترێت ڤایرۆسی کۆڕۆنا ئەو کابرایە دەستی بە خوێنی هەردووچیان کە تێ یاخود هەردوو ئاژەڵی خواردیە ئەو ڤایرۆسە چتە ناو دسمیوی ڤایرۆسەکە نەجاتی بۆ تەمان هەردووچی هاتە ناو دسمیوی ئەویش گواستیەوە لە مونەفرەچکە واتە سەرەتای بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسی دەگەڕێتەوە لە ئەو مارکێتی و لەو مارکێتی سەرەتا بڵاوبیتەوە بەڵام هەموو دنیا چەند ساڵە بە حکوومەتی سین دەرێنکە ئەو مارکێتەی دابخە ئەو جۆرە مارکێتانە دابخە و بازارانە چکە ئەو بازارانە چی ئاژەڵی دەرەچی هەیە کە فەحس ناکرێن کە کەس نازانێت چ جۆرە ڤایرۆسێک ناو دسمیان هەیە ناولاشیان هەیە بەڵام حکوومەتی سین بان قەز و بازاڕی دان دەخست چکە بەخۆڵان نەزانین سین نزیکە لە 2 میلیارد کەس نزیکە لە ملیارە و زیاتر نزیکە لە 2 میلیارد کەس ئەو خەڵکە ناتوانانی تەنیا لەسەر ماسی بژی یاخۆ لەسەر گۆشتی ئاسایی بژی حکوومەت سین دەوێت هەموو جۆرە خۆراکێک لەو وڵاتی بەردەست بیتاوەکو قەیرانی خۆراک لە وڵاتی دروست نەبێت و بێگومان ئەو شتانێک کە خۆ حرامی کردی بەلاش حرامی نەکردی بۆی نابێ ئەو شتانە بخۆی ئەو کابرای شەمشەمە کۆرە و یاخود ئەو مێرو لە خۆرەی خواردەوە یەک لەو دوانە سبب ڕئیسی یاخود هەردووچیان سبب ڕئیسی بڵاوبوونی ڤایرۆس کۆڕۆنا لەو کابرای توش بووە هاتەوە بۆیە پێتان دەڵێم فکر لێ مەکەن بەری ئەمریکا بانقەس بڵاوی کردەوە یاخود فلەستین بانقەس بڵاوی کردەوە کەس بانقەس ناکە لەبەرەوەی گەورەترین زیان بە وڵاتی سین کەتیەوە گەورەترین زیان بە ئەمریکا کەتیەوە گەورەترین زیان بە ئەوروپا کەتیە کەواتە کەس قازانج ناکە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی هەمومان زەرەر دەکەین هەموو حکوومەتەکانی دنیا زەرەر دەکەن بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە حکوومەتی سین دەزانی ئەو مارکێتە خراپە ئەو مارکێتە بە ئەنواع ئەشکال ڤایرۆسی لە بڵاو دەبتێت چکە ڤایرۆسی پێشتریش هەرچی ڤایرۆسە لە دنیا بڵاو بیتەوە ئەگەر لە سین بڵاو بیتەوە لەو مارکێتانە یاخود ئەو بازاڕە تەڕانە بڵاوبینەوە هەواڵێکی دیکە کە حەزم لێ باسی بکەم ئەویش مۆدی ڕوتیە لە یاری Resident Evil 3 ریمیک هاتنە یاریەکەشتا بەردەست نییە بەڵام دێمۆ یاریەکە لە PC لە Xbox One و PlayStation 4 بەردەستە کەسێک لە PC هەڵسەیە تاوی ئەو دێمۆی وەرگرتیەوە مۆدی کردیە واتە دەستکاری فایلەکانی کردیا کارکتەری ڤالانتاین واتە کارکتەری سەرەکی Resident Evil 3ەکەی ڕوت کردیتەوە بە بێت جلوپەرێک بەشێک لە دیمانەکەی دەبین طبعا تاوای شتەکانم داپۆشتیە لەبەرێن هەمێ یوتیوب ڤیدیۆیەکەی من قەپات کە برێت شتی خۆ بڵاودەکەیەوە بەڵام بەستەکەم لەوەیە کە ئەو کەسێک کە ئەویشەی کردیە تەواو نەبی مۆدەر بێ پێیان دەوترێت مۆدەر ئەو کەسانی کە مۆد دروست دەکەن کەسی زیرەکەن بەڵام لۆ هەموو جارێ Resident Evil بە تایبەتی Resident Evil چۆن Resident Evil 2 ریمەیکی وێ بەسەرات بە Resident Evil 3 وێ بەسەرات هەرچەندە یاریەکانی دیکەش مۆدی ڕوتیان لە بەڵاو دەکرێتەوە بەڵام Resident Evil 3 یاخود Resident Evil بە تایبەتی خەڵک بە چاوەکی زۆر سێکسی تەماشای دەکەن تێناگەم زۆرێک لە کۆمنتەکانم بخیندەوە خەڵک دنیا دەڵێن لێ کەیفمان بە گەیمەری پیسینە لەبەرەوەی دایم فکری قۆڕ دەکەن و هەمیان ناین زۆربیان فکر لە شتان دەکەن کە مۆدی یاریەکان بکەن کە هەموو جارێک مۆدەکانی جوانینە هادەچی دەڵێم گرینگە ئەو شتانە هەبێتن لەبەرەوەی خزمەت بە هەندێک کەسی دەکات کە سایقبالی فن لە مارێنە یاخود زەواجیان نەکردیان دەمێ ڕێنگۆ بزانم پێتان وایە شتێکی باشە ئەو زۆرە مۆدا یاخودنا و دەمێ ڕێنگۆ بزانم ئایا Resident Evil 3 ریمیک دێمۆیەکەتان داوڵند کردی یاخودنا
ئەگە داڵۆن کردێگەمەکەت کردێ پێ دوایە لە دێمە ڕێزنی ڤڵتو ریمەیەکی باشتر بوو یاخود ئەویان باشترە دێمە سەر بابەتێکی دیکە ئەویش منی هایست پارت 4 یاخود بەشی چوارەمی زنجیرەی لا کاسا دی باپێلە هەڵچەندەم حەز ناکەم بڵێم منی هایست کە زنجیرەکە بخۆین بە ئەسڵ ناوی لا کاسا دی باپێلە یاخود تاڵانی پارە بە کوردی بە ئینگلیزیش منی هایستە لە حەزم بڵێم لا کاسا دی باپێل مەقسەدم لە تاڵانی پارەیە تڕێلەرێکی نوێ لە بڵاوکرایەوە وەلە تڕێلەرە تقریبا زۆربەی شتەکانی پیشاندا لە هەمان کات شەریکی پیشاندا لە هەمان کات زۆربەی شتەکان تێگەیشتن هەمان کاتی تێنەگەیشتن یعنی کۆتا ئەڵقا بەمان بەدیار کرد کەوا پرۆفسۆر وا دەزانی کەوا ڕاخێل یاخود لیسبۆن کە ناوی لیسبۆنە بەڵام بەڵام ڕاخێل ناوی خۆشترا پرۆفسۆر وای زانی ڕاخێل کوژرا لەلایەن پۆلیسەوە بەڵام ڕاخێل بە ئەسڵ نەکوژرا بەڵکو دەهێنن لای پۆلیسەکەی دیکە کە ناوی تاتانیە ئەو دەوێت لێکۆڵینەوەی لەگەڵ بکە و دەوێت شوێنی پرۆفسۆر و پلانەکانی پرۆفسۆری لەلا یعنی لە مێشتی دەربینی دەمزانی پرۆفسۆر پلان داهاتوو چییە دەزانین کەوا ڕاخێل دەکەتە لای ئەو پۆلیسەی کە ناوی تاتانیە کە دووجیانیشە بەڵام زۆر شتێکی ناشیر و ناخۆشە زۆر زەیزعاجە لاما کاتیشتە پێم خۆشە شتی وا هەبی لەبەرەوەی دەبی بەرامبەر ڕاخێلی ئەنتی ڕاخێلەکە بێ کۆتا هەڵقەش نایرۆبیمان بینی کەوا لە پەنجەرەکەی ڕادەوەسیتن تەمشای منداڵەکەی خۆی بکە ئەجە نازانەوە منداڵی خۆتی یاخود وا بیر دەکاتەوە منداڵی خۆتی گولەی بەردەکەویتن و بریندارە زۆر لە کۆمنتەکان خیندەوە لە سەوت شەرێ زۆر وا بیر دەکەنەوەکەوە نایرۆبی لەوانەیە بمریتن هەش دڵێن نەخێر نامریتن ڕزگار دەکرێت پێتان وایە نایرۆبی دەمری یاخود نامری سیزنی سێمم زۆر بەدڵ نەبوو وەکو سیزنی یەکەم دووەم بەڵام خۆش بووم ئەو شتێک کە بڵێنی لە سیزنی سێم ئەویش کارکتەری پالێرمۆیە شوێنی بەرلینی گرتیتەوە کە یەکێکە لە باشترین کارکتەرەکانی وەرزیەکان وەرزی دووەمە خۆ بەشێکم بەشی دووەم پالێرمۆ شوێنی بەرلینی گرتەوە دەبی بەڵام وەکووی کاریزمای نیە لە قسەکردن لە کردارەکانی کابراایەکە زۆر هاوار دەکە بەڵام هەرچەندە بەرلین کابراایکی حادق بوو لێم زۆر خۆش دەویست بەڵام کابراایەکە زۆر هاوار دەکە دێ بە ئەمر شتەکانی ئیشەکان بە دەور پشتی بکە کەچی زۆر پێخۆش نیە بڕیارە وەرزی چوارەمی زنجیرەی لا کاسا دی باپێل لە 3/4 لە نێتفلیکس بڵاو بکرێتەوە پێتان وایە سیزنە باشتر دەبی لە سیزنی سێم یاخود یەکەم و دووەم هەر باشترین دەبن ئەوانە خراپ دەبن چونکە نێتفلیکس ڕایگەیان وەرزی پێنجەم و شەشەمیشیان نوێ کردیتەوە بەنیازن لە دوای و ڤایرۆس و ماریوس شتانە تەسویری دەست پێ بکەن بێمە سەر هەواڵە خۆشەکەی هەواڵە خۆشەکەش هەرچەندە لێستا پێتان دەڵێم 100% ئەو هەواڵە ڕاست نییە ئەوە ئەسڵەن هەواڵ نیە ئەوە ڕومەرە یاخود دەنگۆیەک هەیە پێتان دەڵێم 100% ڕاست نییە ینی وەی ئەوها وەرنەگرن بڵێن ڕاستە نەخێر شەرنیە ڕاستبی ئەسڵەن لەوانەشە درۆبی دەنگۆیەک لە هەفتەی بڵاو بۆ کەوا بڕیارە سۆنی مافی بڵاوکردنەوەی یاری GTA 6 لە ماوەیەکی کاتی تەنیا لەسەر پلەیستێشن 5 بکڕێت واتە کاتەکە GTA 6 بڕیارە لە ساڵشکە هەندوو ساڵیت کە هەر کاتەکە بڵاو دەکرێتەوە سۆنی دەیەوێت سەرەتا لە پلەیستێشن 5 لە 1-2 مانجی بیدایەت بەردەستبی دواتر بۆ PC و Xbox یاخود بۆ Xbox بڵاوتە چونکە لە پاش ساڵاش لە بۆ PC بڵاوتەوە عادەتەن ڕۆکسەر ئەوها دەکات ئەو دەنگۆیە چۆن بڵاوکرێتەوە دەنگۆی لەسەرەوەی بڵاوکرێتەوە کەوا سۆنی دەیەوێت بە تەواوەتی بە پێش Xbox Series X بکەوە هەرچەندە لەوانەشە بە پێشی نەکەوتەوە چونکە Xbox Series X ماسفاتی زۆر باش تێدایەوە گەیم پاسەکەی زۆر نازدارە سۆنی دەیەوێت بەشتە چکە پێشی بکەوتەوە یاخود سەرنجی گەیمەران ڕادشی ئەویش چیە دابینکردنی مافی بڵاوکردنەوە یاریی وەکو GTA 6 لە پلەیستێشن 5 لە دوو ڤیدیۆ ڕابردوم تقریبا تایبەتمەندەکانی هەردوو لاشم پێ پیشاندان کەوا پلەیستێشن 5 تایبەتمەندیە Xbox تایبەتمەندێکی تقریبا پێم وتن کەوا پلەیستێشن 5 زیاتر بە دوو خێرایی لۆتکردنی یاری و یاری تایبەت دەکەوێت Xbox دەستەکەی دیکە بە دوای گرافیک و جوانی یاریەکان و هەروەها Xboxیش یاری تایبەتی دەبی و یاری تایبەتی زۆریشی دەبی چونکە چەندی ستۆدیۆیان کڕێ بەڵام نازانێ ستۆدیۆیانە جگە لە ستۆدیۆ نینجا تیۆری کە خەریکی یاری هێڵبڵێت بەشی دووەمە نازانەوە کە بزەوت خەریکی چی یاریێکشینە جگە لە دەزانم هەیڵۆ بڵاو دەکرێتەوە هێڵۆ ئینفینیت لەگەڵ گیرز ئۆف وارەشی نوێ لەژێر کارکردنە لە بۆ Xbox Series X 100% ئەو هەواڵە لەوانەیە ڕاست نەبی بەڵام پێشبینیەک هەیە دەنگۆیەک هەیە کەوا سۆنی لە بۆ چەند مانگەی سەرەتایی لەگەڵ بڵاوبوونەوەی GTA 6 مافی ئەو یارەی وەربگری و نەهێڵی لە بۆ Xboxی بڵاوتەوە وەیە وەنیە نازانم پێتان خۆشەوە بیانوە نەبی لە کۆمنت بینوسن هەواڵێکی دیکەم هەیە لەسەر ئاپستۆری دە وڵاتی نوێ لە بۆ ئاپستۆری زیاد دەکرێن یەک لەوانە عێراقی شتێدا دەبی واتە لەنەو پاژەزیاتی کاتەکە ئەپلایدی دروست دەکەی پێویست ناکە بچی ئەمریکای هەڵبژێری یەکسەر عێراقی هەڵبژێری و ئاپستۆری عێراقی بەدەست دەکەوێتن کە ئێستا نیمانە ئەستەبیان ئەمریکای هەڵبژێریان سعودیان ئیمارات دەبی وڵاتەش هەڵبژێری ناتوانانی عێراق هەڵبژێری ئایا شتێکی باشە یاخود خراپە بەڕای من شتێکی باشە ئەگەر بێت و سانسۆری نەخرێنە سەر ئێستا لۆ نمونە لە هەندێک ستۆری لۆ ستۆری تورکیای هەندێک شت سانسۆری لەسەر هەندێک ئەپلیکیشن سانسۆریانە سەر ناتوانین داڵۆنیان بکەیت و لە سعودیای هەندێک ئەپلیکیشن سانسۆریانە سەر ناتوانین داڵۆنیان بکەیت لە کوێت لە ئیمارات هەندێک ئەپلیکیشن هەیە بەردەست نییە تەنیا لە ئەمریکای هەموو شتێک بەردەست لەمێ ڕێنگۆ بزانم کە پێتان وایە زیادکردنی عێراق لە بۆ ئەپستۆری وەدەکە خەڵک بەکاری بینی یاخود خەڵک تەنیا هەر ئەمریکەکەی بەکاردێنی خۆ دەگە ئایفۆنی بەکاردێنی یاخود ئایپادی بەکاردێنی ئەپستۆرەکە دەکەی عێراقەکە بڵاو بۆ یاخود ناچکە بڕیارە لە دەی مانجی داهاتوو
تاوی کارەکانی پەرپێدرەکان کۆتایی پێبێت تاوی ئەپەکان لێ بەردەستخانەوەی مانجی کۆتایی مانجی چوار بەڕێگەی ئەپدێتێکی iOS ئەو ئەپدێتە بەردەست بیتن خەڵک بتوانانی لۆکیشنی لە ئەمریکا یاخود وڵاتە چکە بکاتە عێراق پێتان وایە شتێکی باشە خراپە لە کۆمنت بنووسن دێمە سەر هەواڵەکانی ئەو هەفتەیە لەو هەفتەیە چ بڵاوکرێتەوە چ هەبووە چ نەبووە یەک لە گرنگترین شتەکانی کە بڵاوبووە ئەپڵ بوو کە ئایپاد پرۆیەکی نوێ بڵاو کردەوە بە دوو قەبارەی 10 ئینچیەکە و 12 ئینچیەکە کا من 12.9 ئینچەکەم زۆر بەدڵە بەڵام پارەم نییە بیکڕم پارە نییە هەبە دەم کڕیت چکە زۆرم حەز لە ئایپادێکی ئایپادم نییە تەنە ئیشم پێ نێلوێن چکە ئایپاد ناڵێم ئایپادی بێئیشەکانە بەڵام ئیشەکی وای پێ ناکرێت بەڵام ئەپڵ دەڵێ ئیشش زۆری پێ دەکری ئەو جارە دەبتە لاپتۆپ هەرچەند دەبتە کۆمپیوتەر هەرچەند ئەپڵ دەڵێ کۆمپیوتەر نییە بەڵام بەقەدەر کۆمپیوتەرێکی بەهێزە لەو نمونە مواصفاتەکانی چییە سعرەکەی لە 790 دلار پێ دەکات لە 800 دلار پێ دەکات تاوەکو 1500 دلاری یاخود 1490 دلاری تا 15 وەرەقە ئەپڵ دەڵێ خاوەنی CPU A12 زی بایۆنیکە کە ئەپڵ دەڵێ زۆر خێرەیە بەقەدەر کۆڕای 7 نەچی ئینتێلی خێرا واتە لە لاپتۆپەکانی خۆش لەندێکی خێراترەوە بێگومان ئەمەش هاوڕامە لەگەڵ قسەی هەروەها ئەپڵ دەڵێ لە قەبارەی گیگایەکانی 128 دەست پێ دەکات 128 گیگابایت بەڕامی 6 گیگا تاوەکو بتوانین بەرزی بکەوە تاوەکو 1 تێرابایت ئەو جارە یەک لە گۆڕانکاری گەورەکان کامێرەیان زیادکردنی شێوەی کامێرەکەی وەکو ئایفۆنی ئێستا ئایفۆن 11 پرۆیە کامێرە یەکەمی 12 مێگاپیکسڵە بە f1.8 دەتوانانی وێنێ بگری کامێرە دومی 10 مێگاپیکسڵی ئەڵترا وایدە توانانی وێنێ وایت بگری بە f2.4 دەگری و سێمیش سنسەرەشی نوێی زیادکردیە بە ناوی تۆپ 3D لایدەر سکاینەر ئەو ئیش چیە ئیشی ئەوەیە کاتەکات AR-شی لە بۆ کاری AR بەکاردێک کە تا ئێستا لە دنیای زۆر مهم نییە و خەڵکیش پێی مهم نییە و ئەنی خەڵکیش بەکاری نانیەوەدا نازم ئەپڵ دەوێ باسی AR بکە بەڵام یەک لە گرنگترین شتەکان ئەویش بڵاوکردنەوەی کیبۆردێکی نوێ کە تراکپادی هەیە واتە دەتوانانی وەکو ماوس و لاپتۆپ ئایپادەکەی بەکار بینی کاتەکە 50 دەستەکە تراکپادەکەی نیشانەیەکی بازنە لەسەر شاشەی پەیدا دەبی دەتوانی وەکو لاپتۆپەک بەکاری بینی بەڵام نرخی ئەو کیبۆردە لەکە تراکپادەکەیە 350 دلار واتە زۆرگرانە بۆ نمونەگات و ئەو لاپتۆپ ئەو ئایپادەی بکڕین بە قەبارە لەو نمونە 128 گیگا کە ڕامی 6 بە 800 دلاریا 350 بخێ سەری تقریبا دەکاتە 1150 دلار کە دەتوانانی یەک لاپتۆپی نازداری PC پێ بکڕی یاخود ماکەچ پێ بکڕی بەڵام بەقەدەر ئیشت با ئایپادی دەبی یاخود نا ئەو دەگرێت سەر خۆتان هەروە یاری دومی تەرناڵ بڵاو کرایەوە بە ریڤیوەکانی زۆر باشن و زۆربەی خەڵک دەڵێن 9 لەدا 8 لەدا دەلەدەی پێدا دەرین یاریی زۆر نازدارە سینگڵپلەیەرەکەی نازدارە وەڵام یاریم نەکردی بەڵام دومی قدیم کردی ساڵ 2016 پێم وایە دومی قدیم زۆر نازدار بوو بەڵام یاریم نەکردی نازان دەشی کەم یاخودنا هەستان لە دیاری وە هەیە یاخودنا لە کۆمنت بینوسن هەروە یەکەم و دووەم ئەڵقەی زنجیری وێسترۆڵ سیزنی سێم بڵاو بووە کە پێم وایە کە لە باشترین و زنجیرانێک کە هەموو کەسێکی زیرەک پێویستە بیبینی باسی مرۆڤ و هۆشی زیرەک و ڕۆبۆتی دەکا کە ئەگەر زیرەک من هۆشیان بەدەستکەوی چ لە مرۆڤایەتی دەکەن پلیستیشن 5 لە هەفتەی ڕابردوو کۆنفرانسێکی ئەلکترۆنیان ئەنجام دا خۆ دیجیتالیان ئەنجامدا دەمەوێت باسی بکەم کە ئەو کۆنفرانسی پلیستیشنی زیاتر لە 13 میلیۆن جار لە یوتیوبی بینرا کە پێم وایە ژمارەیەکی زۆر باشەوە خەڵکەکی زۆر چاوەڕوانی پلیستیشن 5 بابێ مەسەر هەواڵەکانی ژیر لەو هەفتەیە چی کردیان چەند شتێکم کردیان یەک لەوانە ریڤیوەکانی هاری پۆتەرن بە کۆتایی هینە ئێستا لە بەشی یەکەم لە بەشی هەشتم هەر هەشت فیلمم شکریتەوە لە پیجی لە فەیسبوک بەردەستە دەتوانن سەیری بکەن هەروەها ریڤیوێکی جوانم لە فیلمی The Invisible Man کرد ئەویش لە پیجی ژیری بەردەستەوە پێم وایە فیلمێکی نازدارە بڕۆن سەیری ریڤیوەکەی بکەن هەروەها ئەو فیلمی پلاتفۆرمێک کە باسم کرد شیکردنەوە بۆ فیلمم بۆ کردیە بە ڤیدیۆی 6 دقیقی شیکردنەوەیکی زۆر جوان تێر و تەسەر لە بۆ ئەو فیلمی دەکەم تکای بڕۆ سەیری بکەن لە لینکی دیسکریپشن دامنایە هەروەها راپۆرتێکم کردی لەسەر Xbox Series X تەواوی زانیاریەکان لەسەر ئەو کۆنسۆڵی بڕۆن لە پیجی هاشتاگ دامنایە لە لینکی دیسکریپشن دامنایە بڕۆن سەیری بکەن هەروەها راپۆرتێکی نازدارم هاوشێوەم لەسەر PlayStation 5 کردی تای زانیاریەکان لەسەر PlayStation 5 باس کردیە دووسێ ڤیدیۆی نازداریشم لە یوتیوب بڵاو کردەوەی کە چیانەوەی چۆن سەیری فیلم دەکەی بە شێوەی بە موبایل بە لاپتۆپ بە کۆمپیوتەر هەروەها ڤیدیۆیەکەم بڵاو کردەوە لەسەرەوەی جیاوازی نێوان PlayStation 5 و Xbox Series X چییە ڤیدیۆیەکەشم بڵاو کردەوە لەسەرەوەی لۆچ بە من دەڵێن ڕقت لە Xboxی دەبتەوە ئەوم جەماعەتی PlayStationم یاخودنا سەیری ڤیدیۆیەکی بکەن خۆشەویستانم هەموو شتانێک کە باسم کرد لە لینکی دیسکریپشن دانەیە تکایە بڕۆن سەیریان بکەن خۆشەویستی خۆتان نیشان بدەن